سلاف بینران هین چانن هین باشن بجارت مت في حفتي وكي ما قلت هر حفتي بجارت ما خوشترن ودينا قاردن وبنهار ما جي هدي زيادات بتوشت حج برنامج مات كان وجا دوين كرتيت في حفتي بزون مجارت في حفتي قال هنيه بندا ابو هب كرتي بحث كان دچینا سليماني لەوێ کۆمەڵێک منداڵ خۆیان فێری یاری کاراتێ دەکەن لەسەر ئاستی هەرێمی کوردستان و تەلەوەی هەرێمی کوردستان دەشتاوری لە پاڵەوانەتیەکاندا دەکەن بەڵێن منداڵێکی ئۆتیزمە مێشکێکی ژیری هەیە بۆ کۆکردنەوەی ژمارەکان 6369 لەرزان خۆ منداڵێکی دەنگ خۆش هەیە گۆرانی گەورەکان دەڵێتەوە لە دهۆک منداڵێکی زیرەک زۆر حەزی لە ئاوە شارەزایەکی زۆر باشی مەلەوانیە لە هەڵەبجەش کۆنسێپتێکی گۆرانی گوتن و ئۆپەرێت و هەڵپەرکێ لەلایەن منداڵانی هەڵەبجەوە ساز دەکرێت لە سلەیمانی پێشبڕکەیەکی پرۆگرامکردنی بەرنامەکانی ئەلێکترۆنی و چاکردنی ئەپلیکیشن بەڕێگەی مۆبایل و کۆمپیوتەر بەڕێوە دەچێت. اینجا لەگەڵێژی بن بۆ درێژەی مجارەکانی ئەم هەفتەیە. سليمانية كان زورك خفيري ياريا كاراتت كان سردست راهنه روانا ياريا كارات جيموني ياريا كجهاني او سراسر دنیا تهدا کردن و انجام دادن وجا گرمه دا بنده ام پیک و سکنه و زورک زیرک خودان شیان من نام روز مجيدة تمنم 12 ساڵە دەرچوی پۆلی حەوتم و ماوەی 2 ساڵە بێت لە ئەم یاریەم کوێکۆشنکای کاراتی و هەروەها 4 پشتێنم بڕیوە ئێستا لە پلەی زەردەم و بەشداری چەند پاڵەوانیەتیەکم کردووە کە لەوانەیە پلەی یەکەم و دووەم و سێمیشم بەدەست هێناوە و زۆر خۆشحاڵم کە هاتووم بۆ ئەم یاریە و ئێستا کاراتی هاتۆتە خوێنمەوە. نام محەممەد منە لە 3 ساڵیە یاریەکەم و بەشداری پتۆڵام کردووە لە ئێران سێمی ئاسیا بووم ئەم کاسیان وەرگرتووە لە دووەکشە سەراستی کوردستان بوومە دووەم منم دەسام لە ئاوازە بەڵام هەرتوانیوە یاریەکە خۆم بوو کاسەکەش وەرگرتووە بووم بە سێمیش هەتا نەفر شەڕ ناکەون. من ناوم نزار بەختیارە تەمەنم 13 ساڵە ماوەی 8 ساڵ ئەم یاریەکەم و توانیمە پلەی زۆر باش بەدەست بێنم زیاتر لە 10 مەدالیام هەیە و لە ئاسیا بەشداریم کردو و توانیمە پلەی یەکەم بەدەست بێن تە کەسێک شەڕم پێفرۆشە من زۆر بە ئارامی ڕفتاری لەگەڵاکەم و هەوڵێم شەڕ نەکەم لەبەرەوەی من ئەزانم کە دەستم بەهێزە دەسوقاچم بەهێزە و ئەگەر یە ئازێتی بم. من نام سمێنە تەمەنم 14 ساڵە لە 3 ساڵیەوە بەشداری ئەم وەرزشەم کردووە هەتا ئێستا ئێستا بوومەتە ڕاهێنەری مناڵان کە 6 ساڵە پلەی دووەم و سێم بەدەست هێناوە لە ئاسیا و پلەی یەکەمیشم هێناوە لە عێراقا. ڕاهێنانەکانمان بریتیە لە کشان فەتح تەقلە و ڕاکردن و پێشبڕکێ کاتێکە مناڵەکان لێ منن ئامۆژگاریانەکەم پێیانەڵم کە لە یاری ئەلکترۆنیەکان دوورکەونەوە و خواردنی بە سوود بخۆن و خەریکاڵم بڵم بەخسی دەکەواکە. من هي من علي محمد ڕاهێنەر و وێنەری چیک و شنکاراتی لە هەرێمی کوردستان ئەم یاری ئەمە یاریەکی یابانیە سۆسا ئۆیاما لە وڵاتی یابان کاتی خۆی کە ئەم یاری داناوە ئێستا پەری پێدراوە لە هەموو وڵاتەکان ئەم یاریە هەیە و ئێمەش لە هەرێمی کوردستان ئەو یاریەمان برەو پێداوە و ئێستا چەندین لقمان هەیە لە سلێمانیا و وێنەری سازمانی جیهانی سووکی کوشتنیشن لە ژاپۆن بۆ کوردستان لە بیدایەتی یاریەکەوە یعنی گەرەمە حساب بکەین زیاد لە 2000 کەس بەشداری کردووە بەڵام بۆ ئەوانەی کە بەردەوامن لە مناڵان ئێستا زیاتر لە 200 مناڵ لە سنووری سلێمانی ئەم چالاکیاکە. بینران نوکه امیت هاتینه سنتر باهوس
لا هوليري بينا رو سنتر بوس اما تو دينا دفكر كينوفي بالين زوريكه که تایبتا شکستندی اوتیزم های بله پسر اوتیزم را کلک زمانات زانیدن و بجمه یاریجی گلک زیره که مجموعات گلکت مازنه داینه و همیت زانین و ادوید بالین شکل طرف نیاسن کرم کن ما مستعجوني بخير بك باشي زور سباس بخير بك قالك سباس ما مستعمل لبر بالين هات مايرة بالين كام يانا او كاكا بالينا آها بالين شوني ماشي باشي تو شوني میزنشو بالين امن چمپسیاره بیکاری لید دکم تمام دوره ایره بالين ده الله کدام ده پسیاروش بالين يبكين بالين ام قلم بوتو فايز ام قلمش بومن تمام هاشا ده الله بالين امن چمپسیاره لید دکم تمام بالين ناش ده الله تازكم دست به که دبیجین چوار جارانی شست دکاتا چند بیناران چهار لگدانی شست دیالا بالن 240 ای دست خوش بالن بیناران هوازونی چهار لگدانی شست 240 شش جارانی 342 ده الله بیناران اولش دو شماره میکرن سه شماره ده الله یالا بالن تو زور زیرکی يلا شش يلا بالن يلا چرایگه بالن برایگه که جیوز شوه ده يلا بالن 342 اوه افرگه راستی میشینی گازانی دی شش لیگدانی 342 مانه بالنی دو جماره زانی بگیر سه جماره بگو ما دیویجی زانیتم بالن گله که زیره مانه 2000 به اما چند بالن اما دو یا یکه 2052 انجام کی اوه واو دست خوش بالن بینارن هودید بالنی شش لیگدانی 342 زانی درکت 2052 بالن یکی تر يلا بونمونا سه جاراني 212 بی کمه چار جماره جماره که تر لزده بکم ده الله بلا اوشی سه بید بینارون جماره مازن تر لیها بونا چار جماره سه لیگدانی 2123 راستی جماره که مازنه بله بابو بالنی گله کب ساناییه ده الله کده انجام چند درکه انا راستی از خوشی انجام دوانو نزانم بس باده بالنه بومه بیجیتن ده الله کده انجام چند درکه ویدن راستی افریقا بالنی گل رگه که صانعیه بله ما راستی میشینی که افریقا دید اوه اوه بله و بالن چه چیت کنه؟ نه ای شش سه حالا بالن انجام که دکتا چند 6369 بالن دتوانی ام جمره بیخینه ام جمره انجام که دکتا چند انجام که 6369 واو دست خوش های فایف ای عافیت بلن امن چون دتوانم به زمانی آلمانی سلاو لاتو بکن بو نمونه هالو گلک نزدیک انگلیسیه باشه بلن ده چا آلمانی بو نمونه بجم
عوض شوم خاطرته چون دلم خوا حافظ بالمانی چوس اوه راستی زمان آلمانی بچه زحمته بس با بالن که زیره که بالن زمان آلمانی زانیتن بالن چون دتوانم با آلمانی بلم نام هجیه یا نام بالنه Mein Name ist Balin, mein Name ist Herzi Basroto. بس لومن Aha, Otun. هيا منو طيباته بالن بألماني بيجا من زور زيركم لبيركاري Ich bin sehr klug immer. وای دستت خوش بن بالن هاي فايف وای دست خوش بوده چون بألماني دلي هاي فايف هايفون وای دستت خوش بن بالن نوكا اسيل زاخو از امتحان دفتران بيجا كي زارو كون گلک دنگیوی خوشه نویجی موبینه موبین جیل و پارکه عددو که چه مدف موبینی گل مدابن خوشه آمده گردی بسم الله تطرشي موبين تشاني تباشي تاني باشی از اگه باشم تا نماز بری لیویا من نه تجیگاتی از دیگاتمونه بله بابا تا تصویر گرفتن بله چانی گلک سپاس موبین هم تو تلویزیون دادیدی بود موبین اما مش مبلندتره دل پولا چنده موبین از پولا پنجمه دی ششه بله دی باشم موبین هر سر کف بینی موبین دم مچ آماده کریه دم مچ استرام بیجی والله چه استران این آماده کری نزینم کار ودم مچ نوکه بیجی نهش منه چی کریه باشه موبین دم شینا گل گروپ تا و اجی دم و دی پیک وند سران بیجی دی نویری و دم خو پیاس بکن درسته دی آلا دا بشی بچم تنابینم ابینا تزیگره جانه یا جانه گلک جانه والله یا جانه جانیات یا پیگوتی کس وقتنی نه کیوه بچم تنابینم ابینا تزیگره موبین جیده چنده؟ جیم 11 سال 11 سال دنگه که هنده خوش هر سر کفتی میتمن دریج بی موبین باشه کبون بیجه کی هاییت کردن استرانت تا کی بوده سنت بصناهیت کردن اگه بونمونه بوده زحمت بن والله بابی منه و حوالت بابی میجی گل مهاری کاره او کی پیو آواز استرانت دانیدن هر بابی منه و حوالت بابی میگل موبین باشه موبین دستران هنه بونمونه تایبت بزارو کوه و مازنات تا چیکری نه کن بعضی چیکی مونه بله باشه موبین دست خوش هر سر کفتی بی دیواره موبین دام دست حبتات سوال داد که بس موبین من دعمین ها شعور بی دی باشه موبین دفته هسته که چای در میتود شاید ناف خلکی داد بینی خلک بیجن او اول موبین داد چنوی نکد گل بینی دفته هسته که چای گلک خوشه او چا حشمت که نبتر حشوانات کم و عزیزه تا چه با حاجه که خوب بیجی
میگه همیل پیشته سپاسیونت کم حتی نکر گلمه آماده حتی تو معظم بیشی به گمان پاده پشتوانیاتا کن حتی تو بی استران بیشه که گله که معظم سرکفتی بیمو بین لحلب چه چالاکی خود بکرن کد وی چالاکی داد چه زورگت گله که زیره که خودانشیان به رستوران گوتن و حال پارکیا کردی و پارنا کردی و اگر وقت دوان زوری کم ببینید وی چالاکی ببینید گرمه داد بچین حلب چه ئێمە ئامانمە پێ بیارەیە هەنگوزاڵە فرەوەش بێ لە ماوەیتر ئامانمە پێ تەماشە کردێت حەزکەر و گرجارێ ئیزاڵێ بە پێگەی شانۆگەری تەرە بیارە یاگێوەشەنێ فرەوەشەنێ یاگی گەشتیارینێ خەڵک مێ پێ بیاری من فرە مەزیۆرەر ئینانیانە پێم جارجار بایل کەروونە و یارمەتی ئەیە مڵەو زۆر خۆشحاڵم کە مامۆستاکانم فێری ئەم چالاکی خۆشیان کردوم هیوادارم هەموو کاتێ ئەو مناڵانە کە سێری ئێمەیان کردو هەموو کاتێ پێیان دڵخۆش بن وەڵا گۆرانی جلی کوردیەکەم بەلاو زۆر خۆش بوو 4 ساڵە من لەم بەشدار بووم لەم گۆرانیە ئەچین بۆ شوێنەکانی تریش ئەیکەین ئێستا لەم ڕۆژەیە لە بیارە کردمان بۆ منداڵەکانی بیارە ناومی عەلا لە دوو بەرەم بەشدار بووم یەکێکیان ئۆپەرێتی گیانداران یەکی ئەوی کەیشیان جلی کوردی هر ورزشک بودش تگیه باشه هر ورزشک مفای خوی تایبتیه هی میگه عمل ملوانگه ملوانیا مفای خوی هی مروی پست اخیتن هستیگت مروی پست اخیتن در مرزان کادو چون ملوانیا کرد خوش خندقین و قوه رزگار کردن چند زارو که ملوانیا کرد و هر راسا گلک دیره کردن بو ملوانیا اره حوالت وانو ببینن ده الله گل مدابن پاشینگه کافتنی نیشامده و پاشینگه از واش ملوونیا میکرد و از بابا خو همه گوتینا ملوونیا از همین جورت ملوفونی دارم از فریستایل دارم ملوفونی پشته و یا سینگی یعنی تو گرینگه هر زاروکینی هم زاروکا ورزشی شاد کنیم و تایبتیش ملوانیا بود سلامتی اول دست بگه
جبر کو اگر هاتو خودی نگید که تنگاوی اگه داد آب اگه داد بشید خب باشی خلاص کرده و شوی آب بیش بیکو هیچ ریدانه گو نچواره کردی ریب داده و هر واسه گله که گرینگش بو پیش اخستنا فاکتوری شانت و یه جسته‌ای ابتایبتیش گل ملوانیا هست و نرماتی و هفسنگی و ترکیز و گله که پیش کبید هر واسه گل ملوانیا زاروک تشيت خواجو باش بكت ودروني ويجي جالك مرتاح بيت جالك آرام بيده و هر واسا سیستمی وی برگیریه جالك پیست که بید جال ملوانیا دا چه بید گلگش موبایل و تلفن بکار بینن و هر وقت موبایل دا هناك اپلیکیشن تاین و اپلیکیشن باشید گینه مروی مفاید گینه مروی چه کرد نوع اپلیکیشن هاجیک ماه نام صنایع وجا هناك زورو گل سلیمانیه هاریک های تلفن و هر وقت هاریک های کامپیوتری هناك اپلیکیشن چه گین وجا گرمه دا من دا ببینی کجا و اپلیکیشن ها درست کن تمنم نصالة أمره إذا كمبيوترة بيش بركي كمبيوترة بيش داريم كردوا داريكم دروس كردوا كهج كاتك دانك بريا كبيش سعرك بك شوني خوي دوباره بيتو أكر بيش سعرك نكو أو ديباتو زور ترسابم زيارم كرده بو قاجمراريا جادا فيش راي دست بكم نازم ضلم أمن هدياتو ودي ئادا ئاریە و 11 ساڵم دوو بەشە بوو سکراجونێر و سکراجونێر بۆ خەڵکی مناڵەکان بوون بۆ پۆلی 4 بوو خۆی لای ئێمە سکراچ کە لای ئێمە بوو ئێمە یاریەکمانە بێ دروست کردایەوە بە ناوی فلاپی بەرد لەم یاریە چۆلەکەیەکێ لەگەڵ هەنێ دیوار ئەبێت هەر جارێ دەست بە سپیس بارەکانی لەسەر کیبۆردەکەتدا چۆلەکەکەی یەک بازەدا اینجا ئەچێتە سەرەوە چەند مناڵێکی بەتوانە کۆبوونەتەوە بۆ دروستکردنی چەند یاریەک بۆ مناڵان بۆ خۆیان بە بەکارهێنانی پلاتفۆرمەکانی سکراچ جونیەر کەوا لە مناڵانەکە فێر ببن ئامادەیان بکات بۆی لە داهاتوە بتوانن ئەو ئەپلیکیشنایی کە لەسەر مۆبایلەکان هەمانە یا ئەو ئەپلیکیشنایی کە لەسەر لاپتۆپەکانمان بەکارهێنین بتوانن لە داهاتوە دروستی بکەن. بینەران دەمەمە دماهی کات ئەفجا بۆ حەفتیۆ بهێتن و بە خەلەکت بهێتن هین چاوارە ببن و ئەیش دخوا ئامادە کەم و ئەگەر هەوە بن هین خوش سەر شاشە ڕوودا ببینن میشه پەیوەندی تەلەڤیزیۆن ڕوودا بکەن و ئەز هێمە دەفە و دەتێک بە بەحسێ بەرێت هەوە کەم و بخاطر هەوە